یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبێکی سۆسیال دیموکرات لە سەرەتای دامەزراندنیەوە جیاواز لە زۆربەی حیزب و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان لە بواری ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕیندا هەوڵی داوە ڕوویەکی جیاوازتر نیشان بدات و ببێتە هێزێک بۆ کۆکەرەوەی بیر و ڕاجیاوازەکان و شکاندنی هەموو ئەو بربەستانی کە ئاستەنگن لە بەردەم ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان. بەشێکی زۆری نووسەران و ڕۆژنامەنووسانی کورد داوڕان لەسەرەوەی یەکێتی توانیوێتی تا هەستێکی باش ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربڕین لە سنووری قەڵەمڕەوی خۆی دابپارێزێت. ئەگەر جایکێن بڵین قۆناغی شاخ و قۆناغی شار لە قۆناغی شار زیاتر حکمی پێکاتەکەی یەکێتیە وەکو حیزبێکە پێکاتەکەی جیاوازترە لە لایەنەکانی کاوە لە فرەدەنگی و فرەمینبەری پێکات بوو بە حکمی منتیقە جوگرافیەکەی منتیقە نفوزەکەشی یەکێتی تا ڕادەیەکی زۆر لە لایەنەکانی کە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کراوەتر بوو ینی فرسەتی زیاتری هەبوو لە منتیقە نفوزیەوە بۆی کە میدیای ئازاد و میدیای جیاواز یا ڕێی جیاواز و ئازادی ڕادەربڕین هەبێت تەنانەت ئەگەر دیقەت بی لە ناو میدیاکەی خۆشیە جۆرێک لە ئازادی ڕادەربڕین و فرەمینبەری هەبووە و بە تایبەتی دەدایکبوونی میدیای ئەهلی لە منتیقە نفوزی یەکێتی نیشتیمانیا بووە لەوێ توانی تەوسیع بووە بەداخەوە هەتاکو ئەم دواییانش لە منتیقەی پارتی دیموکراتی کوردستان کە منتیقی هەولێر و شوێنەکانی تر بوو ئاستەنگێکی زۆر هەبووە ڕاستە وجودی هەبووە بەڵام بەو شێوێنەوە کە لە منتیقە نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە بۆیە پێما بێ ئەو جیاوازیە حەقەکە ئیشارەت پێ بکرێ و ئینسان شەرم نەکالەوەی هەچنەمە یەکێتی نین بەڵام ئاماژە بۆ بکەین کە لە منتیقە نفوزی یەکێتیە ئینسان هەز بە ئاسوودەیەکی زیاترەکە بۆ ئازادی ڕادەربڕین. زۆربەی ڕۆژنامەنووسان و نووسەرانی کورد دەست بەو ڕاستیە دەکەن گەریشتە بێدێکێتی لە سنووری دەسەڵات و قەڵەمڕەوی خۆیدا هەوڵی داوە پانتاییەکی باشتر با بەراورد بە ناوچەکانی تر بۆ ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی بیر و ڕابڕەخسێنێت و ڕێچکەشکێن بێت بۆ داهێنانی نەریتێکی نوێ کە مرۆڤ تێیدا ئازاد و بوێر بێت لا دەربڕینی بیر و ڕاجیاوازەکانی. ئەم حیزبە لە سەرتاوە جودا بیری کردوتەوە بۆ مەسەلەی ئازادی ڕۆژنامەنووسی و لە زۆنی سلێمانی و ئەو قەڵەمڕەوی ئەم حیزبەشدا کە بەشێکی پەیوەندی بە کەلتوری ناوچەکەەوە هەیە و بەشێکی پەیوەندی بە چۆنیەتی کاری ڕۆژنامەنووسی و ئازادی ڕۆژنامەنووسیەوە هەبووە بەڵام کەیسەکانی تیرۆر بەراوردکەی لە چاو حیزبانی تر کە حکومڕان بووە لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە دەڤەری هەولێر و دۆک ئێژگار کەبە واتە بۆ نمونە حیزب هەیە دەستی سوورە بە چەندین کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسان بە چەندین دۆسیەی گەورە بەڵام یەکێتی لە چاوم حیزبە ڕەنگە نەچێتەوە خانی زۆری ئەو دۆسیانی کە لێ بێت پرس بێت لە مەسەلەی تیرۆرە بەڵام ئومێد دەکەم یەکێتی نیشتیمانی لە ساڵیادی دامەزراندنیدا و لە هەنگاوی بۆی ببێتە حیزبێک بەواتای وشە حیزبێکی مەدەنی و دیموکرات خواست دەرفەتی ئازادی ڕۆژنامەگەری بەرەخسێنێەوە ئەو هێزە ئەمنیانەی کە لەژێر قەڵەمڕەوی ئەوداد بە جۆرێک بار بهێنێ کە ڕێگا بن بە ڕووماڵیشی تەندروستی کاری ڕۆژنامەنووسی کە بۆ مەسەلەی ئازادی ڕۆژنامەنووسی و بۆ ئەدەبیاتی حیزبەکەی خۆشی گرنگێکی گەورەی هەیە. ڕێخەری سەنتەری میترۆ دەڵێت پێویستە یەکێتی بەردەوام بێت لە پاڵپشتیەکانی بۆ ئازادی ڕۆژنامەوانی و بیر و ڕاو ڕێگە نەدادە و دەرفەتەی کە ڕەخساوە لەبار ببرێت. ئێمە لەناو هێزە سیاسیەکان هەرێمی کوردستان لەناو ئەندام و سەرکردایەتی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانە زۆر کەس بە دۆستی ئازادی ڕۆژنامەنووسی و داکۆکی کار لە ئازادی ڕۆژنامەنووسی تەماشاکەین تەمان نەرمونیانترینیان ئەو هێزانن کە ناوێکێتی نیشتیمانی کوردستان و ئەو کادر و ئەو خەڵکی لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان ئەمەش بەپێی باگراونی فکریەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزێکە بڕای بە سۆسیال دیموکراتەیە و هێزی سۆسیال دیموکراتیش ناکرێ ناکۆک بێ لەگەڵ ئازادی ڕادەربڕین ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی بە شێوەیەکی گشتی ئەوەی سەرنجمان ناوە بێگومان لە ناو ئەم هێزەیە ناوەندی زۆر بەهێز هەیە ناوەندی زۆر باش هەیە کە داکۆکی لە ڕۆژنامەنووسان داکۆکی لە ئازادی ڕادەربڕینەکە هەموو میدیای ئازاد لێرە لەدایک بوو لێرە ئۆفیسی سەرەکی هەبوو لێرە گەشەیسان لێرە پێشکەوتنی بەخۆیەوە بینی. ڕەخساندنی دەرفەت لە بەردەم ئازادی ڕۆژنامەوانی و بیر و ڕای جیاواز
لە سنووری دەسەڵاتی یەکێتیدا هۆکار بووە بۆ لەدایکبوونی زۆربەی ڕۆژنامە و دەنگ ئازادەکان لە باشووری کوردستان. لە ساڵیادی دامەزراندنی دایەکێتی دەڵێت بە هەموو باوەڕبوونێکەوە بەردەوام دەبێت لە پاڵپشتەکانی بۆ ئازادی ڕۆژنامەوانی و ڕێزگرتن لە بیر و ڕای جیاواز. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.